لێرە و لەناو پێشەنگای نێودەوڵەتی و لێر بۆ کتێبەوە هەواڵە خۆشەکە بۆ هەڵەبجەیەکان و تەواوی کوردستان ڕادەگەێنین. هەڵەبجە بە فەرمی بووە 19مین پارێزگای عێراق. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانیشتنی خۆی ساز کرد. تا پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە پەسەند کرا. پیرۆزبایی لە تەواوی هەڵەبجەیەکان دەکەین. وەکو هەمیشە 964 بۆ هەموو هەواڵێک لە پێشەوەیە. ئەمەی لەسەر شاشەکەی لەسەر ستەیجەکەی کە لەناو پێشەنگای نێودەوڵەتی هەولێرە داناوە و خوێنەران و سەردانیکەرانی پێشەنگاکە پەیتا پەیتا دێن ڕسمی لە تەنیشتەوە دەکردن و پیرۆزبایی لە هەڵەبجە دەکەن. دیارە دوای چەندین جەلسەی دانیشتن دوای چەندین ساڵ تەواو هەڵەبجە بوو بە 19مین پارێزگای عێراق بە شێوەیەکی فەرمی. ئێستا هەڵەبجەیەکان ئاهەنگ دەگێڕن هەر کوردێک لە هەر جێگەیەکی دنیا بێ دڵخۆشی خۆی دەردەبڕێت.